ئەوجا لێرە دوکانێکی زۆر جوانم دێ نانی سبەینانیشیان هەیە پێدەچیت خوا. سەلام عەلەیکوم کاک پشتیوان؟ کاک پشتیوان بەخۆتی لۆ دەرێ بڕۆکنە ئاوا. آخرم دەست داوامیا ئەوتە خۆ بەقسەی بەدەستی ناکەین آخر بەدەی بەقسەی دەکەین. کوی ئەحواڵت کوا؟ باشی سەلامەت بێ و لەمێژە دوکان تێ لێرە؟ بەرێ 30 سارە لێرەمە. 30 سارە لێوکانێ وڵای دەم هاتیمە بەرنامەش تایبەت بکەم لە بێخاڵ. دەبێ بزانم گەشتیار چ کاتێک زۆر سەردانی ئێرە دەکاتە. بدەمێ یاڵا. زیاتر وەسلی هاوینایە زیاتر مانجا ئەو پێش نوێە وەختی مەکتەبدادێ زایفە بیتن. ئەنی زستانان ئێرە هەیە گەشتار هەیە بەس بەکمی. چ گەشتیارە زیاتر زیاتر سەردانی لێرە ئێرە کۆڕەکی دەکاتە؟ تەرەفی چ بووانە. یۆ لێرە نێزیکە؟ بەرێ. ئەی زۆر باشە نانی سبەینانیشتان هەیە؟ بەرێ. مشتری بەردەوامت هەیە وانە گوتیان گلەیان هەبوو گوتیان نانمان تاقیر لۆ دەیلی چێ مەسەلا؟ والله أنا مشتري بدوام بيانات دينية. أخر مثلاً ليرة دجين كل شيء. إيران كان داري وكان هم يمتحنا. همي هما منطقين لينوس رجعنا ساعات دكاني ذكي والله شش وأنا بينزل شش ليران كيلو حتى دي شوية. حتى بس مطعمة سرجي تو. مطعمة وكانوا فاني سويناش. تخوار نتيجة كهيا. والله قيمة غسد ومكرمية. هيك ماستر. ماستر لسناري سبينا زورنيا. بقول كتر باربي هاوينا باب. أنا وقت كنا كمان. كما. زاتني وأنا كباب تشري قوزواني. أو خوارنا أنا هيا. ليش الصاغ بتنزل زور سباس دكا. دستكان خوز زور سباس دكا. ئەو گۆتیان کات زام چێ هونەرمەندە سەلام عەلەیکم. لۆ دەڕۆی باش كاك أحوال كوا سلامت بمنو. إذن هي دانشم. سلامت بيا. لو درون. گوتیان هونەرمەندە؟ دەنگە خۆشە؟ هونەرمەند ڕۆیشت. ڕۆیشت؟ بەڕاستی؟ ئەو لۆ ڕۆیشت. بانجی کە تخوا میێوانم هاتیمە مەحقولە بەزیم بێرم بڕۆم کاکە. میێوانی هاتی ئێرە گەشتیارێ؟ ناڵم ساعی مەطعەم. ساعد مەتحەمێ. گەشتیار زۆر لێرە دەکاتە؟ زۆر باشە. کاتێک زیاتر مەسەلەن زۆر قەرەبارغا. بەخۆی یەکشەم شەموو یەکشەم چوارشەم و پێنجشەم زیاتر عەرەب شەموو یەکشەم چارشەم پێنجشەم قەرەبارغا؟ زۆر. ئەدی جومعە؟ جومعان وەکو پێویستە لەبەرەوەی کورد کەم دێت. کورد کەم دێت. ئەدی گەشتیار عەرەب گەشتیاری عەرەب چارشەم و پێنجشەم شەموو یەکشەم لەبەرەوەی شەریکاتە ئێرە هەموو شەریکات کە هات یەکجار زۆر دەبێت. دیمەش زۆر جوانی هەبوو هەل لە پاڵەوتیایە. بەخێر سەلامت بیا. خواردنەک زیاتر لێرە دەفرۆشرێ مەسەلەن. زیاتر برنج و مەرەگەیە برنج و ملیشکە کەبابە تکەی ملیشکە تکەی گۆشتە جەرگە قۆزیە ئەو شتانە. ماسی زۆر دەفرۆشرێ ماسی ئیشی باش. ماسی هەیە لێرە ماسیەکان ئیچێن دەرە. ئەو لە ڕانیە دەینێنێ. ماسیڕانیە جە ماسیڕانی بەناوبانگە. خۆ هونەرمەندەکە نەهات گۆرانێکمان و بڵێ؟ وڵڵا نازانم. هەیە. چێ دەنجی خۆشە لێرە؟ وڵڵا بەس بارزانە. وڵڵا کاک بارزان دەنجی خۆشە ئەویش ڕۆیش. بیا هونەرمەند کو دەبی بڕوا شەرمێ بکەوە نییە؟ بارزان بانجی کاک بارزانی بکە. ئێستا بابێ گۆران چ خۆشمان برێ. جا ئێرە شوێنێکی زۆر خۆش بوو ئەو چیایە زۆر سەرنجی ڕاشێ شامۆرن لەگەڵم بە نیشانتان بدەم. هەردێ بێخاڵ یەکسەر هەست بە فێن کاتی دەکەی گەرم نەبووە کولای خۆمان. ئەجا ئەمن ئەو دانیشتنم زۆر پێخۆشە زۆر پێم جوانە ئەو دانیشتنەی ئێرە. بەس وەرن ببینن. تەمەشای ئەو کانیە جوانەی. ئەو ئاوە ساردەی ماشەڵڵا لەو کوردستانە جوانە. لەم شوێنە دڵڕفێنە ئاوەکی خۆش بێرەدا دڕۆ زۆر ساردەیانی زۆر خۆشە. کاکارزانیش نەهات گۆرانێکمان لە بۆ بڵێ ئەمە دەچم ناو بێخاڵ بەردەوام دەبم لە پرۆگرامەکەم.